بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت خۆشەویستان، خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی دوانگەی خەڵک بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆی دوانگە قسەکردن لەسەر یاخود بابەتێک ئەویش بێگومان ڕەبتە بە ژیانی تۆی هاوڵاتیەوە. بەڕێزان بۆچوون چییە؟ توی هاوڵاتی بۆچوون چییە بۆ پێشنیازانەی یاخود بۆ پێشنیارانی کە کراوە بۆ گواستنەوەی کەرتی کارتە خزمەتگوزارەکانی حکومەت یاخود کەرتی حکومی بۆ گواستنەوەی بۆ کەرتی تایبەت، کەرتی کارەبا یاخود شارەوانیەکان و هەروەها تەندروستی. بەڕێزان شەوانە کاتێک لە بەرزایەکەوە سەیری شارەکان دەکەین بە ڕووناکی شوێنەکان و بە شێوازی ڕێگەوبانەکان و هەروەها بە شێوازی ئەندازیاری ناوچەکان بۆمان دەردەکەوێت کامە کارتی دابێتە و کامە کارتی حکومیە. لێرەدا پرسیارێک دروستە بێ، بۆچی هەتا ساڵەکان زیاترە ڕۆن کارتی حکومی بەرەو تێکشکان ئەڕوات، بەرەو با بڵێن لاوازبوون ئەڕوات؟ بۆچی حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات شکستەکانی بە کەرتی تایبەت پڕ بکاتەوە؟ بە نمونە زۆرترین جار حکومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە کە کارەبا بداتە کەرتی تایبەت، بێگومان و هەروەها باسی لەوەش کردووە کە شارەوانەکان بداتە کەرتی تایبەت، بەوەی کە بە سەرەتا چەند نمونەیەکیان لێ باسکەین. کارەبا لە ساڵی 2016دا کە ئەمە مانگێک کەمتریا زیاتر دەبێت، 2016مان تێپەڕاندەوە باسی لەوە کردووە کە کارەبا بدرێتە کەرتی دەبێت. ئەم پێشنیاری حکومەتی ژەمە پێشنیارە تەنها ئێشتا بڕیاری نەداوە کە بکرێت، پێشنیاری کردووە کە کارەبا بداتە کەرتی تایبەت، بەڵام هەندێک لە پەرلەمانتاران و هەندێک لە ڕۆژنامەنووسانیش ئەم پێشنیاری حکومەتیان پێ لاواز بوو، پێیان باش نەبوو بەوەی کە ئەمە لە بەرژەوەندی حکومەتدایەنەوەکو هاوڵاتی و هەروەها بەشێکی تر لە پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان پێیان وا بوو شتێکی باشە بەوەی کە زیاتر یارمەتی هاوڵاتی دەدات، هاوڵاتی دەتوانێت پێداویستەکانی خۆی بە کارەبا پڕ بکاتەوە و لە کەرتی با بڵێن شارەوانی حکومی کە داوێتی بە کەرتی ئەوێت بیات بە کەرتی تایبەت لە کۆبوونەوەیەکدا لە با بڵێن وەزیری شارەوانی و گەشت و گوزاری حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ با بڵێن بەڕێوەبەری شارەوانیەکانی پارێزگاکاندا کۆبووەوە و لە کۆبوونەوەکەدا بڕیاریاندا بە وەرگرتنی پارە لە بری فرەدانی خۆڵ و خاشاکی یا فرەدانی خۆڵ و خاشاک و زبلی ماڵان و هەروەها سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانیش نێچیڤان بارزانی بە نووسراوی ژمارە 5428 بڕیاریدا بە وەرگرتنی بڕێک پارە بە میکانیزمێکی تایبەت، بێگومان بڕە پارەکەش لە نێوان 3000 بۆ 5000 ئەواتە لە 3000 کەمتر نەبێت و لە 5000 زیاتر نەبێت. لێرەدا پرسیار ئەوەیە ئایا کەرتی بۆچی حکومەت دەوێت بە شکستەکانی بە کەرتی تایبەت پڕ بکاتەوە؟ بێگومان بە پێدانی خزمەتگوزارەکانی حکومەت ئەوەی کە پێشتر لە دەست حکومەتدا بووە بیدا بە کەرتی تایبەت، بێگومان ئێمە لێرەدا ئیشمان قەراردانیە، بەڵام بێگومانی لەوەی کە هەموو کەسێک وەکو هەموو هاوڵاتیە کە زەرەرێکی بۆ هاوڵاتی تێدایە و هەروەها جیاوازی با بڵێن با لەوە دەست پێ بکەین یاخود لەوە نمونەیەک بێنیەوە کە حکومەتی هەرێمی کوردستان هەر کەرتی حکومی نییە خۆی ئاراستەی بازار و ئاراستەی ئابووری و هەروەها ئاراستەی بڕیاردان دەکات لە هەرێمی کوردستانە. ئەی بۆچی ئاوا کەوتووە لە بەرامبەر کەرتی تایبەتدا؟ بۆچی وەکو کەرتی تایبەت هەڵ نەساوەتەوە؟ ئایا حکومەتی هەرێمی کوردستان ئەو عەقڵەی لە ناو حکومەتی هەرێمی کوردستان ئایا بەس بیر لە خۆی دەکاتەوە، بیر لە هاوڵاتیان ناکاتەوە، یاخود نەخێر حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت سەیطرە بەسەر ئەم هەموو خزمەتگوزاریە یاخود ناتوانێت خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین بکات؟ بەڕێزان هەندێکیش بۆچوونێکیش هەیە دەڵێت سایکۆلۆژیت لە ڕووی سایکۆلۆژیشەوە ئەو کەسانی کە لە کەرتی تایبەتدا دەژین جیاواز لەو کەسانی کە لە کەرتی حکومیدا دەژین، بەڵام ئێستا پێشەوانە بۆتەوە حکومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کەرتە خزمەتگوزارەکانی خۆی کەرتی حکومی بداتە کەرتی تایبەت، لە بەرامبەر ئەوەشدا بێگومان بڕێک پارە لە هاوڵاتیان ئەسێنێ. بە نمونە کەرتی خزمەتگوزاری شارەوەکانی داوە بە کەرتی تایبەت لە مانگانە لە نێوان 3000 بۆ 5000 پارە لە هاوڵاتیان وەردەگیرێت. بەڕێزان ئێوەش دەتوانن بێگومانە بەرنامەیە ڕاستەخۆی هەموو ڕۆژانی هەینیە کاتژمێر 4 ئێوارە پاخش دەکرێت پێش
دوو کاتژمێر بۆ سێ کاتژمێر پێش دەستپێکی بەرنامەتەوەری بەرنامە لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک دیاری دەکرێت تۆش دەتوانانی لە ڕێگەی سەرنج و بۆچوونی تێبینیەکانی خۆتەوە بێگومان بەرنامەکەت دەوڵەمەندتر بکەیت هەروەها دەتوانیت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێوە بکەیت بەیەکەوە ئەم بابەتە ئەم پرسە گفتوگۆ بکەین بەڕێزان بێگومان ئەم بەرنامەیە سەکۆی دەنگ و ڕەنگ و سەکۆی دەنگ و ڕەنگی هەموو هاوڵاتیەکە بەبێ جیاوازی بەڵام بەبێت تەشیرکردن بەڕێزان ئێستاش دەچینە لای ئەو کۆمنتانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە بۆمان هاتووە لە پەیجی پەیام تیڤ ئاواد محەممەد دەڵێت لەبری ئەوەی یارمەتی هاوڵاتیان بدرێت لەم قەیرانە دروستکراوەدا هەوڵی بارگرانی زیاتری ژیانی هاوڵاتیان دەدرێت مەولود محەممەد دەڵێت کەرتی تایبەت و کەرتی گشتی لەم هەرێمەدا تەنها ناوێکە لە واقعدا تەنها یەک کەرت بوونی هەیە ئەویش کەرتی حیزبیە جا هەر لایەنێک ئیشی ئەم میلەتە ڕەش و ڕوتە بەڕێوە ببات لە کۆتاییدا دەستی حیزبێکیان بە پرسێکی حیزبی لە پشتەوەیە بە کورتی هەر میلەت ڕۆوەک و پێم وابێت نووسینەکەی وەکو پەندەکە ئەڵێت بابێت بۆ واران بێت هەر لە بەفر ئەتوێتەوە بەڕێزان تاهیر یاسین دەڵێت حکومەت بۆتە وەسیلەیەک بۆ دادۆشینی خەڵک و قەڵاوکردنی بەرپرسە حیزبیەکانی پشتی حکومەت ڕووناک تۆفیق دەڵێت ئەمەش جۆرێکی ترە لە دزیکردن لە خەڵکی فەقیر و داماو بەو هەموو سەروەت و سامانەی ئەیدزن و ئیتر تێر ناخۆن چاویان بڕیوەتە میلەتە ئەم میلەتە داماوە بەڕێزان بۆچوونەکان لە فەیسبوکدا جیاوازن هەندێکیان پێیان وایە حکومەت یاریێمی کوردستان وەکو ئەوەی من لێی دەخوێنمەوە وەکو فێڵێک یاخود بابڕین فێڵێک لە هاوڵاتیان دەکات بۆی کە خۆی کەرتەکانی خۆی کەرتی خزمەتگوزاریەکان نابژێنێتەوە دەیداتە کەرتی تایبەت بۆی کە کەرتی تایبەت دەتوانێت خزمەتی هەرێمی کوردستان بکەوە کەرتی تایبەت بە پێچەوانەوە پارە لە بەرامبەر ئەو خزمەتگوزاریە وەردەگرێت کە پێشکەشی هاوڵاتیانی دەکات بەڕێزان ئەچینە لای هەندێک کۆمنتی زۆر باشە چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی کاک حسێنمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو کاک حسێن کاک حسێن هەموو کاتێکت باسی کەرتی تایبەت دەکەن بەڕاستی کەرتی تایبەت دزینێکی ئاسایی لە خەڵک هەیە بەڵێ ئەو 3000 بۆ پێدارە تەنها کە خەڵک پێ ڕازی بێ زیادی ئەکەن ئەیکەنە 200,000 وێکەنە 15,000 زیادن ئەڕاتن من داوا لە خەڵک کەم داوا لە خەڵکی هەرێم کوردستانەکەم ئەو شتە بە هیچ نوعێک ڕازی نەبێتن زۆر باشە بەڵێ بەڵێ کاک حسێن زۆر سپاس بۆ کاک حسێن لە هەولێرەوە لەگەڵمانە بووی بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە پەیوەندیەکانمانەوە کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیام نووسراوە یاخود دانراوە دەتوان پەیوەندیمان پێ بکەن هەروەها دەتوان لە ڕێگەی تۆری کۆمەڵایەتی سکایپیشەوە لە ڕێگەی سکایپیشەوە ئەم بابەتە بەیەکەوە گفتوگۆ بکەین بەڵێ بەڕێزان هەندێک لەو کۆمنتانەتان بۆ دەخوێنینەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤ بۆمان هاتووە بێگومان هەندێک لە کۆمنتان لێرەدا دەخوێنینەوە هەندێکی دیکەشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بەدەر دەکەوێت هەروەکو ئێستا دیارە شاهید کۆی ئەڵێت ئەگەر ئەوە بکرێت کارێکی باشە قانع حسێن دەڵێت کەرتی گشتی کەرتی حکومەتە باشتر وایە بڵێن کەرتی تایبەت پێشڕەو یاسین زۆر باشە بەڵام دوای قەیرانە دروستکراوەکانە دکتۆر مەولود دەڵێت زۆر باشە سامان مەهدی دەڵێت دزیەکی بە تەرتیب کردنە بەڕێزان وەکو وتمان بۆچوونەکان لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک جیاوازە هەندێکیان پێیان باشە خزمەتگوزاریەکان بدرێتە کەرتی تایبەت و هەندێکی دیکەش پێی باش نییە خزمەتگوزاریەکان بدرێتە کەرتی تایبەت ئێستاژین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە خورشیدمان لەگەڵا لە بادینانەوە فەرموو باش هەموو کاتێکت فەرموو بەڕێزم لەسەر خزمەتگوزاریەکان بەڕاستی حکومەت یاریێمی کوردستان خزمەتگوزاریەکانی لە دەڤەری بەدنیان بە تایبەتی لە قەزاکەی ئێمە خزمەتگوزاری ئەوە پێشکەوتنی نییە بۆچی نیەتی بە بەراورد لەگەڵ قەزەکانی ترە پێ دوایە پێشکەوتنی نییە یاخود هەر وەکو هەموو قەزایەکی تر وایە بەڵێ کاک خورشید
بەڕێزم بەڵێ خزمەتگوزاری هەیە بەڵام خزمەتگوزاریەکانی ئەوەندە باشترین تەنانەت ئێستا کە بۆ نمونە ڕێگایەک هەیە ڕێگای بۆ نمونە گوندەکانی سووسیان لە فەزای ئاکری تەنانەت تقریبا 70-80 گوندی لە سەرەتای سەرڕێگاگە چانە کراوە ئەوەش دەبێت حکومەت یاریمی کوردستان خزمەتگوزاریەکانی بۆ کاک خورشید پێ دوای هەر قەزاکەی جەنابتان وایە قەزاکەی ئێوە وایە خودت قەزاکانی تریش هەر وایە چۆنە بە بەراورد لەگەڵ قەزاکانی دیکەیە نا بەڕێزم هەموو شوێنێک بەڵێ بەڕێزم هەموو شوێنێک من ناڵم خزمەتگوزاریەکان نییە بەڵام خزمەتگوزاریەکان هەیە بەڵام بە شێوەیەکی ئاوانیە کەەوە خەڵک لێ ڕاستی بێتن بەڵێ زۆر سپاس و بەرنامەکەتان و دەست خۆش زۆر سپاس بۆ کاک خورشید لە بادینانەوە لەگەڵمان بوویت سپاسی کاک خورشید دەگەین کە لە بادینانەوە لەگەڵمان بوو بەڕێزان هەندێک هاوڵاتی نیگەران لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا خزمەتگوزاری پێ نەگەیاندون با بگەڕێنەوە سەر ئەوەی کە پێدانی خزمەتگوزاریەکان لە کەرتی حکومیەوە بە کەرتی تایبەت دیسان بارگرانێکی ترە لەسەر خەڵک لەسەر هاوڵاتی لەبەرەوەی کە هاوڵاتیان خۆیان دەتوانن بەو بڕەپارەی کە حکومەت لیان وەردەگرێت بە هەچ خزمەتگوزاریە بێ ئایا ئەچین لای پەیوەندیەکی تەلەفۆنی کێمان لەگەڵا بوو کارزگارمان لەگەڵا لە هەڵەبجەوە کارزگار فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کارزگار سلامەتی ئەخوا ڕای بەڕاستی یعنی نازانم ئەگەر حکومەت هەموو کارەکانی بابەکەتی تایبەت ئەگەر حکومەتە گوڵی چی بێت یعنی حکومەتە گوڵی چی هەبێت خزمەتیان خەڵکەکە یعنی هیچ مانایەکی نامێنێتەوە بەڕاستی خەڵکەکە ئێستا فەقیرە یعنی خۆڵ و قاشانخێش بێتە دری ئەوەی کە خەڵکەکە پارەبا بەڕاستی نازان هیچ مانایەوە حکومەت نامێت ئەم هەموو وەزیر و ئەم وەزیر و کارمەندە کە تەعین کرا ئەم هەموو وەزیرە کە كلاوة يعني شيء أكاد بس تنبغى شيء أكاد. أي هاولاتيان إيشان شيء كارزگار هاولاتيان إيشان شيء. أبي هاولاتيان شيء بكن لم دوخيا كتو يكي هاولاتي نارازيت بيدوا شيء بكي بويكا بله. براسي نكثر من نارازي يعني همو خلقنا نارازية. براسي كرتي تايبات وقلت لهم في حكومات يجي شو كانت فينا من أداني همو بروجة يعني بعد كرتي تايبات كرتي تايبات براسي دولاتاني دلوا جوانا ليان جوانا بالحكم رانا كان حكم رانا كي تأثرنا ولا بو أمر الحكومة حراري كردستان هذا حكومة حراري كردستان حيش في تأثر ولا إني حتى أبني كرتي تايبات يعني ولا تأثر يعني براسي إذا كان كل شيء عشرين كذوا يعني كارزگار پۆزیشی حکومەت یاخود بەهانەی حکومەت بیانووی حکومەت ئەوەیە کە بە پێدانی پارە لە بەرامبەر فرێدانی زبڵ و خۆڵ و خەشاکی ماڵان زیادکردنی داهاتی ناوخۆیە پێت وایە ئەمە بۆ ئەوە بێدیان ڕێی توی هاوڵاتی چێ لەسەرم قسەیە لەسەر وتەیە حکومەت ئەڵەم ئەگەر با بڵێن پێدانی خزمەتگوزاری یاخود وەرگرتنی پارە لە بەرامبەر فرێدانی خۆڵ زبڵ و خۆڵ و خەشاکی ماڵاندا پێت وایە ئەمەی کە حکومەت دەیکات بۆ زیادکردنی داهاتی ناوخۆ بێت بەڕاستی نازانم داهاتی ناوخۆ یعنی حکومەت ئەوێ لەسەر فەقیر و هەژار خۆی تێرکا لەسەر فەقیر و هەژار کارەکانی بڵێتە دەروی وڵات با لەسەر داهاتی فەقیر و هەژار خۆی تێر نەکات يعني كارك يزور ناروات لو كان يعني لم مشيك على وصلك نشتيك على رجال كرتانا على بتما شخص ما تبغى على كردستان كذا يعني براسي ايش كتير ناراض حمو كتير ناراض يعني لم بروجيت حكومه ديالتي زۆر سپاس بۆ کارزگار لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ کارزگار ئیسا چینە لای کاک حەسەن لە کلارەوە لەگەڵمانایە فەرموو کاک حەسەن سڵاوت لێبێ کاک حەسەن کاک حەسەن پێم وایە بێت کاک حەسەن پەیوەندیەکەی لەگەڵمان نەما بۆ هیوای بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە ئێمەش پەیوەندیەکەی وەربگرین بەڵێ بەڕێزان ئێستاش دەچین لای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەندێک لە کۆمنتارە دەخوێنینەوە دووبارەی دەکەمەوە ئێوەش دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و سکایپەوە پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵمانە ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئێستا کاک حەسەنمان لەگەڵایە لە کەلارەوە کاک حەسەن فەرموو كاك السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك حسن فرمو. بلاي برزم حكومتي هريني كردستان شوتي أروحنا يجي أخوي
بير لو كاتو بدانا شي خساري ملته وشي ملته توسل دخل غير شباب وشبابك بەڵێ ودوای ما باش حکومت بۆ ئەمە بکە مجبورة پارەی مەجای شانیە پارەی تا ئەمانەی پێخوایان کۆیبخەنەوە هەر خەریکی پارەی نەوتن ئەبێ ئەوە بدەنە کەرتی تایبەت خوا خەریکی پارەی نەوتەکرد. کاک حەسەن پێت وایە بە پێدانی خزمەتگوزارەکان بە کەرتی تایبەت چی لە ژیانی تۆی هاوڵاتیە گۆڕێت؟ والله هر اوان هر اوان بوخيا پاره نو تو پاره بدل خدي تايبت مع پاره تري هاتي استفاده بو نه من كليش وا باش تو امر جاري خير في امر بله بس خوجي برنامج تاني زۆر سپاس بۆ کاک حەسەن لە کەلارەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. چین لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ڕووناک تۆفیق دەڵێت ئەمە جۆرەی ترە لە دزیکردن لە خەڵکی فەقیر و داماو بەو هەموو سەرۆت و سامانایەوە بەو هەرموو سەرۆت و سامانەی کە ئەیدزن ئیتر تێر ناخۆن و چاویان بڕیوەتە ئەم میلەتە داماوە. ڕووناک تۆفیق وا دەڵێت هێمن مەحموود دەڵێت شتی وا هەڕوو نایەت ئەی ئەوە هەمووی بەس بۆ ئیعلامە ئەی حکومەت نەبوو ئەیوت دەی باشە پێش ساڵی 2017 هەموو وێزگەکانی کارەبا بکرێت بە غاز ئەیکوا من محمود پرسێت و هەروەها ئەشواق ئیحسان دەڵێت نەحکومەتێک بوونی نییە نەحکومەتێک بوونی نییە بەڵێ چین لای پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵا خات و دەشنێمان لەگەڵ لە شاری سلێمانیەوە فەرموو دەشنیل بەڵێ خاتون دەشمی بەڵێ خاتون دەشمی فەرموو بەڵێ بەڕێزم سەبارەت بەوەی کەوا پارە کۆبکرێتەوە بۆ خۆڵ بەڵێ ئەمە زەرەرە لە میلەتە دریا بۆچی پێت وایە زەرەرە ئەی زەرەر ئەگەر زەرەر نەبێ کا نە موچە ماڵانە بەردەوامە نە هیچ شتێک بەڵێ ئەی ئەوە زەرەر نییە بەڕێزم بەڵێ ئیتری وادارم حکومەت بەخۆیان بچێتەوە ئەی چی بێن خاتون نەشمی توی هاوڵاتی چیت لەسەرە بۆی حکومەت بە خۆیان بچێتەوە نەبێ هەر بۆکو ئەو قەرارە دەرەکان ماڵانە موچەی خەڵک بەڕێکوپێکیدا بەڵێ بۆی خەڵک بتوانێت کارەکانی بکە وایە یان نا بەڵێ سپاسانەکەم زۆر سپاس بۆ خاتون نەشمی لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی ئێستا چینە لای پەیوەندیەکی دیکە کاک جەلالمان لەگەڵایە فەرموو کاک جەلال کاک جەلال پێم وابێت کاک جەلال پەیوەندیەکەی پچڕا بەو هیوایی بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڵێ بەڕێزان هاوڵاتیان بەگشتی ئەوانەی کە پەیوەندیان کرد ئەو پەیوەندیانەی کە هاتن زۆربیان پێیان وابوو حکوومەتی هەرێمی کوردستان غەدر لەوانەکە بەوەی کە خزمەتگوزارەکانی داوەتە کەرتی تایبەت. من هاوڵاتیەک هاوڵاتێک سەرنجی ڕاکێشام پێیوتم وتی حکوومەتی هەر ئێمە خۆمان دەتوانین خزمەتگوزاری بە پارە لە کارتێکی لە کەسێکی ترەوە یاخود لە کۆمپانایەکی ترەوە لە کارتێکی تایبەتی ترەوە خزمەتگوزاری باشتر لەوەی کە حکوومەت ئەیدا بە کارتی تایبەت و کارتی تایبەت بۆ مامەکە ئەتوانین ئەوە باشتر بکەین وەک لەوەی کە حکوومەتی خۆی بیداتە کارتی تایبەت ئەوەی کە حکوومەت دەیداتە کارتی تایبەت لە بەرژەوەندی تەنها حکوومەت خۆیەتی و ئەمەش ئەم قسەیەش هەندێک با بڵین بیر و بۆچوونی هەندێکە لە پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان بەگشتی و هەروەها سەرجە چینە لای کاگیاسینمان لەگەڵایە کاگیاسین لەکوێوە سڵاو لێ بە کاگیاسین فەرموو عەلەیکوم ئەسەلام و ڕەحمەتوڵڵا زۆر سپاس فەرموو کاگیاسین زۆر سپاس بۆ تۆ کاگیاسین وەکو حکوومەتەکانی ئەوروپا بیرەکات بەڵام هیچ مەنهەجێکی حکوومەتی تیان نیە حکوومەتی ئێمە بەڵێ بەڵێ لەبەر خاطر حکوومەتەکانی ئەوروپا ئەگەرەکو ئینسان ئیش بکات کاگیاسین کێ حکوومەت دروستەکات بەڵام وەکو کە تەمەنی کرد پارەی ئێنێ بەڵێ وەڵام میلەت حکوومەت دروستەکات خۆی میلەت دەرکردە لەم بەزمە بەڵێ چونکە ئێمە چەند ساڵەوە 25 ساڵە یەکێتی و فاتێمان چۆتێن
بس کاک یاسین ئەگەر خۆمان حکومەتێک دروستکەین ئاوها بێ بۆچی ئیتر ڕەخنەی لێ بگرین؟ کاک یاسین ڕەخنم لێ نەبێت چون هەتا ئیستا دەمم پێ نەیاوە بەڵێ هەتاکو 100 ساڵی تریش لێرە بن بەنیان پێ نایە بەڵێ ئەمە ڕەخنیان لێ ناگرم بەڵام من لە کاتێکا بۆچی بۆ خەڵکی فەقیر خەڵکی فەقیرمان هەیە بە 5,000 30,000 دینار لە کاتی هەڵبژاردنەکانە دەنگی خۆی ئەفرۆش بەڵام ئێستاکێ بازەکەی بەڵێ بەڵێ کاک یاسین چی بکەین بۆ ئەوەی کە حکومەتێکی باشمان هەبێت ئێمە چیمان لەسەرە؟ وەڵاهی داواکارم لە میلەت بەخۆیان بچێتەوە بەڵێ من داواکارم لە میلەت بەخۆیان بچێتەوە ینی تۆ داواکاریت لە حکومەت نییە بەڵام بەس لە میلەت هەیە لەبەرەوەی کە میلەتە حکومەتی دروست کردووە ئەگەر حکومەتەکەش خراپە یا باش بێ ئەوە میلەتە دروستی کردووە بەڵێ میلەتە حکومەتی دروست کردو بەڵێ میلەتە حکومەتی دروست کردووە فەرم کاتە تەماشای ئەمریکادا 8 ساڵ لەمەوە پێش ئۆباما لەسەر حکم بووە ئۆباما هەڵبژێراوە بەڵێ ئەوە هیچ دۆناڵد کەن هەڵبژاردە لەبەر خاتی یەک وعدی زیادەدا پێیان ئەڵێ کاتە من یەک دیواری چیمەنتوێنەکەم لە بین مەکسیک و ئەمریکا بەس لەبەر خاتی ئەوەی کە یەک وعدی زیادەدا لە دۆناڵد لە ئۆباما بردەوە بە وعدە بۆچی کاک یاسین بەڵێ سەرۆکی خۆمان یاخود مەسئولینی خۆمان وعدیان نەیەوە بە بڵێن حکومەت وعدی نەیەوە بە هاوڵاتیان کاک یاسین کاکە گیان ئێمە تێر بووین لە دەستی ئەم وعدانەی کە ئەوان نایبەنە سەر بە هیچ شێوەیە بەڵێ کاکە گیان بەڵێ وعد دەدەن ئەڵێن لە کاتی هەڵبژاردنەکانە ئەڵێ کاکە وات بووە ئەکەمەوە واکە جان خۆت وا ئەبینیژاڵێ بەسەر شوشار ڕێ ئەەکەم کاتێک ئامانە دەرچن کاتێک کە ئەگەرکە حکوومەتێکی ئامانە هەبێت بەڵام کە دوایی تەماشاکە جادەکانمان لە جادەکانی نەوتیە خراپترە پێێتش بەڵێ سپاس بۆ کاک یاسین لە دەربەنی خانەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ کاک یاسین بەڵێ کاک یاسین بۆشی نووە بوو کە ئەوە خەڵکە حکومەتی دروست کردووە ناک حکومەتە خەڵکی دروست کردووە بۆیە ئەگەر حکومەت هەر شتێک بکات ئەو وتی من دەنگم نایەوە بۆم حکومەتە بەڵام ئەگەر حکومەت هەر شتێک بکات ئەمە بۆچوونی ئەوە لە هاوڵاتیەکانی خۆی ئەوە خەتای حکومەت نییە بە هیچ شوەیەک خەتای هاوڵاتیە لەبەرەوەی هاوڵاتی خۆی دەنگی داوە بە حکومەت و خۆی ئەم حکومەتی دروست کردووە ئیتر ئەگەر باش بێت یاخود خراپ بێت ئێستا دەچینە لای پەیوەندیەکی دیکە کاک ژیلوانمان لەگەڵە لە ڕانیەوە فەرموو کاک ژیلوان کاک ژیلوان فەرموو ئەلو کاک ژیلوان فەرموو زۆر سپاس بۆ کاک ژیلوان کاک ژیلوان ئەو خودمان گوزاریە لە کەسی تایبەتەوە بۆ کەسی فەقیر بۆ کەسی فەقیر بەرەلماندا بەڵێ پێوان بێ کاک ژیلوان پەیوەندیەکەی پچڕا سەوتی بەباشی ناگەشتە لای من کاک ژیلوان بۆ هیوایە بتوانێت پەیوەندی بکاتەوە بەڕێزان ئێستاش دووبارە هەندێک لەو کۆمنتانەتان بۆ دەخوێنینەوەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە بۆمان هاتووە بێکمان کۆمنتەکانی ئێوە بەشێکی من لێرەدا دەیخوێنمەوە و هەندێکی دیکەشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیان بە دەردەکەی دۆکو ئێستا کە دیارە و هەروەها دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندی ماوەم پێوە بکەن و کوێستان خانمان لەگەڵ لە قەڵاتجیەوە فەرموو کوێستان خان ئەلو ئەم کاتت باش زۆر سپاس کوێستان خان هەموو کاتێکت باش زەحمەت نەبێت پێشنارێکم هەیە پێشتر بۆ بەرنامەکەت پێش قسەکەم بکەم بەڵێ پێشنارێکم هەیە بۆ بەرنامەکەت پێش لەوە قسەکەم بکەم فەرموو باشە بۆ هیچ کەناڵێک باسی فڕۆکەی تورکیا ناکە بۆ سەر بناری قەندیل کاتێک دیلیجا باشە بۆ هیچ هەوڵەیە تێک ناتە سەر قسە کە بڵێ ساکەندن ئەو فڕۆکانە بچن لە بناری قەندیل بچن بە بیانی بارگەکانی پەکەکە زۆر جار خاتی گوێستان کەناڵی ئاسمانی پێیام هەمیشە وەک چۆن پێشەنگ بۆ پێشەنگی ژەبێت و زۆر راپۆرت و بە بڵین هەنووکەی بە پەلە بڵاوی کردوێتەوە بێکمان راپۆرتی خۆی کردووە کەناڵی ئاسمانی پێیان بەبێ هیچ جیاوازیەک
و وەکو چۆن تۆش بەبێ هیچ بەربەستێکە توانین لە بەرنامەکەمانە بە بێلایەنانە با بڵێن کەیفی خۆت قسە بکەی هێزدەنگ و ڕەنگێ بیت بێگومان کەناڵی ئاسمانی پەیامیش بە هەمان شێوە ئەمەش بەشێکی بچووکە لە کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ من زۆر سپاس ئێوەش و کارمەندەکانشتان دەکەن. بەڵێ سوپاس بۆ کێستان. بەڵێ بەڵام دەزانی لێرە شتێک هەیە، ئەو خەڵکێکە لە شار دەژی ئەو خەڵکێکە لەو گوندانە دەژی هەر وەک ئەو خەڵکانی شارن، مناڵیان هەیە، نەخۆشیان هەیە، پیتیان هەیە، پرۆفەتیان هەیە، بەڵام بۆ حکومەتی ئێمە زمانی بەستراوە، بۆ تاکەنجی حکومەتی ئێمە وردەنگ نا سەدام ڕۆی تورکیا بۆ ئێمە هات، وەڵای ژیانمان نییە لە لادەیەکەی، وەڵای منداڵی ساڵم هەیە دڵی کوونە بۆ خوا گەورەی بەشەر بینە بن بەردان. کوێستان خان خۆت لە چ لادەیەکیت؟ لە چ گوندێکی؟ من لە بناری قەندێن لە قەڵاتکانم. بەڵێ گوندەکەی وە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ گومانەکرێت من نەخۆشم، هەردوو گوستیلەکانم ئینتیاباتیان کردووە. بەڵێ بەڵام سۆنە لەسەر نەخۆشی هەندی لەبەر سارەی هەڵێت. بەڵێ نعم سەدام ڕۆی لە کورد بدا، ئێستا تورکیا هاتووە لە سەدام خراپترە بۆ کورد. بەڵێ سبب هیچ وەزیرە قسە ناکە، هیچ حکوومەتێک دەنگ ناکات. باشە کوێستان خان ئەگەر من لە تۆ پرسم سەبەب چێت تۆ ئەڵێ چی؟ دەزانم تاکەنجن حکوومەت وە دەنگ نا. بەڵێ تێنەگەیشتم. ئەگەر لە تۆ پرسم سەبەب چێت و ئەڵێ چی؟ سەبەب چیە کە حکوومەت یاریمی کوردستان بەدەنگ نایێت؟ دەزانی سەبەب چێتاتی من سەبەب ئەوەیە کوردێک لە ناوتی حکوومەتەکەی ئێمە نەوتەکەی بۆ خۆی بدزێ. سەبەب ئەوەیە کە معاشێک ببڕێ کورد حکوومەتەکەی ئێمە بۆ خۆی بخوا، داهاتەکەی بخوا. دەنا منیش هەر کوردم، خۆم منیش بە زمانی کوردی قسە دەکەم. ئەوەی کە هەباڵن وەڵڵای ئێستا هەباڵ لە گوندەکانی ئێمە هیچ نەماون بەوەی شەڕی پەکەکەوە، بەڵام هەڵدەستن دێنن چ دەکەن هەر لەو ماوەیدا کچیان سەرۆکی هەرێم پێشنیاری کردووەکە لە پەکەکەدەن و ببێتە شەڕ لە سەنگاریش دەریکەن. من لانگری پەکەکەی نیم، لانگری پاسی نیم، لانگری یەکێتی نیم، وەڵای هیچ حیزبێکم نا بەسەنە ئازادی کوردم دەوێت. تاکەنجی کورد ئابتەسێتەوە. سەبەب چێ حکوومەتی ئێمەوە دەنگ نا، بەس ئەوەندەی بزانم سەبەب چییە؟ سپاس بۆ ئێمە دەنگمان بۆ ئەوەی نەداوە، بۆ ئەوم برا شەهید نەبوو، بۆ ئەوم باب شەهید نەبوو. من دوو برام لە پێلا ئەو کوردەتی شەهید بوو. خۆم شانازی بە براکە خۆمەوە دەکەم، بەڵام نەک بۆ حیزبەکانم. بەڵێ سپاس بۆ کوێستان خان لەگەڵمان نبووی، زۆر سپاس. کێمان لەگەڵا؟ کاک عەبدوڵڵامان لەگەڵایە. فەرموو کاک عەبدوڵڵا. باشە قوربان جان. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا. چاوی منی نیشان وەڵا برای بەڕێزم لە کردی گشتیەوە بۆ کردی تایبەت مەحاڵە چۆنەڵێ ئیسرادە لەم وەزعە بکەین. بەڵێ کابرا مەسەلەن ئەزانێک چیمان لاتۆ براکەم وەکومان لاتۆ مریشێک هەستم بە سەری جوستەکانی ئەشێشەیە ئەو جوستیانەی چی لێتر ناکەونەوە، یعنی وامان لاتۆ ملەتە وای لاتوە، هەچەنەوە پێمانەشێش، هەچەن حەزیەتمانێن، هەچەن لێمانە خۆن، هەچەن لێمانە بڕن، لێمانە کوژن، هەچیەکمان بەسەرایەنن ئێمە هەرەچینە بن دەستیان، هەرەچینە بن باڵیان. بەڕاستی ینی وامان لێ هاتووە. کاک عەبدوڵڵا چی وای لە ئێمە کردووە هاتچینە بن باڵیان و دەنوک لەسەرمان بدەن و هەر بڕۆینە بن باڵیان؟ جان چی وای لە ئێمە کردووە کە دەنوک لەسەرمان بدەن و بڕۆینە بن باڵیان هەر؟ والله زایتە چی بە هەموو شەیەک مثلا حکومەتە وای کردووە، یعنی حکومەتەکە شی هێنایەتە دین مثلا میلەتە. بەڵێ کاک عەبدوڵڵا پێت وایە خەتای میلەتەکەی ئەم میلەتە؟ بەڵێ میلەت شەخص نازنێ بەرسەلاحەت، یعنی شەخص نازنێ. بەڵێ شخصەکان ناناسین، یعنی هەر کەسێ شاخصی بریقەمان بووە کات ئەمن بەڕاستی تەواوە ڕاستەکە لە جێی خۆیاتی. من ئێستا مثلا من 3000 پێ دەچمە بازارەوە شتێک بۆ مناڵەکەم نایانوانێ. ئەی هەدە 3000 لە جیفانات چی بۆێنوانێ، چی پاشەکەوتن، چی کۆوەکەم وانێ. هەموو داهاتە هەموو سەر سامانە معاشی خەڵکی پێ نەدرێ، بژێ خەڵکی لەسەر خۆی نەخۆشم هەیە، ئەماکە سەدەکەی دنیا بۆ کردووە، دینارێکم لەم حکومەتە وەرنەگرتووە، یعنی وەکو خۆ حەزەکەم حکومەتە بوونی بەخەڵە چانێکم، یعنی پێم خۆشەکە حکومەتی کوردی هەیە و مەسەلە کەسێکی کوردیە. ئەوە لە ڕوویەکەوە، بەڵام لە ڕوویەکەوە کە خزمەت گوزارینەیە بە سەلاحەت، یعنی لە هەشتاکانە لە حەفتاکانە ژیانمان زۆر خۆشتر بە کێسە 2000ەکانە. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا کە لەگەڵمان نبووی، زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا. ئێستا دەچینە لای پەیوەندێکی دیکە. مامۆستا جەلیلمان لەگەڵایە. فەرموو مامۆستا. خوا لە بەڕێزتان کاکە. زۆر سپاس. باشی قوربان ئۆستاد جەلیل سلێمانی.
بەڵێ بەڵێ سپاسپانەکەم تەوەرەکەتان لەسەر ئەوەیە کە کەرتی گشتی بکرێ بە کەرتی تایبەت بەڵێ لە کەرتی بەڵێ 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 جا دیارە مەسەلەیەکی کوردی خۆمانەیە لە تاریکیمانە شەوستە لە ئێوارە دیارە بەڵێ ئەمانە هەر لە بیدایەوە کە هاتنەوە لە شاخەوە بە جووتێ پێڵاوی دەڕاوە بەداخەوە دوای ئەوەی کامی لەسەر بە ملیۆنەها ژیانی خەڵکی بەخت لە پێناوی ڕزگاربوونی کوردستانە ئەلاسەد ئەمانە ڕزگارکردن و حکوومەتی عێراقی داگیرکەرە من کۆمەڵەشتی جوانی ئەو حکوومەتی کامان بە دڕندە رەزانی کۆمەڵەشتی جوانە پێڵەمکە و خزمەتی تاک بە تاجی خەڵکی عێراقیە کرد بە بێەوەی فەرق و جیاوازی بکات لە بینی کورد و عەرەب و ئیلە ئاخیریە بۆ نمونە با بڵێن مەسەلەن مەسلحەی بایعی مەسلحەی ڕیکاب مشایەکانی بەغا ئەجیزەی دەقیقە باتە شەریکەی ئەفریقی ئۆرزیباز جەمعیە ئەلبیسەی جایزەکە کە تەغذیەی جلوبەرجی هەموو سلێمانیە کرد معمەلی شەکر معمەلی جگەرە خانوو دروستەکرا بۆ کرێکاری ئیدارە مەحەلی بۆ کرێکاری شەکرەکە بۆ کرێکاری جگەرەکە بۆ زابط بۆ نایب زابط بۆ پۆلیس بۆ مامۆستای نابینا بۆچی ناتوانێت خۆمان وابین بۆچی حکوومەتی خۆمان ناتوانێت وابێت ئەمە ئەو دژونە بوو بەڵێ بەڵێ کاتێکە بەڵێ بۆچی حکوومەتی خۆمان ناتوانێت ئەو هەبێت کە تۆ باست کرد لەبەر ئەوە جامان بۆیە ئەمە پێ لەسەر بەڵێ بەڵێ قوربان بەڵێ کاکجێری فەرموو قوربان ژیان ئەمان وەکو عەزم کردی ئەڵێ تاریکیمانە شەوسە لێوارەدا هەر لە بیدایەوە دیار بوو کە ئەمانە دڵسۆز نەبوون بە خوێنی شەهیدەکانیش کە ئەمان ئەو کوردستان بڵێن داگیرکراوە لەلایەن داگیرکەرانەوە ئەو هەموو تەسخێمانە ئەو هەموو کۆش و بەخشەمان کرد ئەو هەموو خەباتەمان کرد ئەو تێکۆشانەمان کرد لە پێناوی ئەوە کێمە لە زوڵ مستەم ڕزگارمان بێ بەڵام زوڵ مستەمەکەمان ئێستا نەک لە سافە لە 100,000 ژیایی کردووە ئەمانە بۆی ئەوانەکەن بە کەرتی تایبەت بۆ ئەوەی حەچی جونگەی ژیانی خەڵقەیە لەوەی کە سیستەمێکی ڕێکخراو هەبێت. بەڵێ زۆر سپاس. ئێستا چین لە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەدمان لەگەڵایە لە شاری کەرکووکەوە. فەرموو کاک ئەحمەد. کاکە جانێوارەی جەناب و کوڵی دانیشتوانی کوردستان باش. زۆر سپاس کاک ئەحمەد گیان. کاکە جان دەربارەی خزمەتگوزاریەکان لە کەرتی تایبەت لە کەرتی حکوومەتەوە بۆ کەرتی تایبەت من پێم وابێ مەستەرمێکی باشە بەڵام بۆ شێوەیە کەوا لە وڵاتانی پێشکەوتوو پێڕەوترێ بۆ نمونە لە زۆربەی وڵاتان کەرتی تایبەت دەباتە ڕێوە لە هەمان کاتکە حکوومەت سانسۆرە بەسەرێەوە لە ڕووی ئەداکردنی کاری ڕۆژانەی ئەو کەرتە تایبەتەوە بۆ نمونە ئێمە گە پاکردنەوەی شۆستە و کۆڵانەکان بین بە کەرتی تایبەت دەبێت حکوومەتش سانسۆری بێ بۆ ئەوەی بزان ئەم کارە باشترە بۆ تا چەند خاوڵاتیان لێ ڕابین ئەمە حاڵەتێک بەڵام حاڵەتێکی ئێمە زۆر لە برادران زۆر لەو بەشداربوانی کە قساکەن نەوتەکەوا ڕۆیی پیسانەکەوا هەت کاکێمە جۆما بۆشتانە نەبێ لە ساڵەکانی کۆن لە وڵاتی بەرازیل لە ئەرجەنتینە پێم وابێ هێرکە گران بوو حکوومەت شتێکی ئەوەندەی نەخستۆکەری کەسێکەی نەکردیتر هێرکە یعنی کەسێکی بەسیتە بەس ئەم وڵاتی ئێمە ئاوایە کاکە جان یعنی ئەو خەڵکە کە هەر شتێک ئێستا بۆ ئەگەر کاک ئەحمەد ئەگەر ئەمە قبوڵ نەکەین حکومەتیش نایکە وازی لێنێت ئەم حزبانەی پێوە نەبێت بەڵێ ئێمە یەک شتێکمانە یەک هەڵبژاردن کۆی دانیشتوانی خەڵکی کوردستان بەزاری نەکەن یەک هەڵبژاردن یعنی بە 4 ساڵە بەس پێت وایە کاک ئەحمەد شتێکی وا ڕووبدات کە بەڵێ یعنی ئێمە ئێستا هەمووی هەرە لە 25 ساڵە خزمەتمان نەکراوە وایە کاکە بەڵێ یەک هەڵبژاردن باش کەس بەکار نەکەن هەموو خەڵک لە ماڵۆ دانچێ کاکە خۆ نایە بە زۆر دەنگم پێ با بێ بە زۆر دەستم بگرێ بڵێ ئیلا دێت دەنگ بۆ بدەیت ئەو کاتە با خەڵک بۆم شێ وڵانیا بێ نەکەبانی من بە 30,000 بە 30,000 دەنگەکەی بۆ بم و 4 ساڵ بۆ خۆی بەکەی خۆی ڕۆژە بەڵدی گرانکە ڕۆژێ نەوت نەدا ڕۆژە کارەبا لە تلەی دستانە 2 سەعاتم بێ لە نازان لە کاتێکە هەمی خەتای خۆمانە سێن بەخوای گەورە نە خەتای حکوومەتە نە خەتای هەمووی خەتای خۆمانە کاکە 4 ساڵێک دەنگ نادەین ئیتر حکوومەتە کە نفاقی نەهێنا ئیتر لە نەپێ گورتوەکان سەڵی کاکەمە ئەمە هیچی بەسەری تۆ نییە کاکە لە 4 ملیۆن 700,000 کەس دەنگی نەداوە ئەمە هەر ئیتر بۆ خۆی نفاق تەواو ناکە و تۆ نەڵێ هەڵبژارنەکان بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە کەرکووکەوە سپاس بۆ کاک ئەحمەد ئیستا دەچینە لای باوکی ماکوان لە بازیانەوە فەرموو باوکی ماکوان ئەم کاتە بازرای بەڕێبوو هەموو کاتێک برای گەورەی دەستخۆشی تۆرەکە لێکم ڕێز و خۆشەویستیم بۆ کەناڵی کۆمەڵ
زۆر سپاس. بالنسبة ورقة وبرا برزكم جوانا كما هارين كردستان تعصب بتشينا وسعك خلق إصلاحات وشياني خويوتا من بيم واحد حكومة هارمية أجر حكومة أدي ياساها أدي برلمان هذه بالنسبة أنا كاتي تايبة وكاتي ناس عندشتي أما مسألة كود مسألة شهر ورقة بياتو بتنا باريس بوخاصة لخوجها ولا تقروا تسكن حكومة هارين بنا حكومة مالية شهرواني مالية برجية زبالة حيوة ترخان كده أصلا رأيهم عاشورين يوهي دوام بيشناك بالدنيا بكلام حسابتنا لسنة ولا سنزيك الرد على خلشي فقير وجارتن حكمتي يا ساينة من حكمتي نازل حكمتي كنيت وعني برلمان يجو استبين هذا شوار والزلوات يقوات هذه نكون مستابرأي بالرسم هذا بلتا برلمان يكون بلا برلمان عنكو ألا نولا برلمان داخلها أما الشيء زور راح خارجنا هذه نكون مستابرأي حكمتك ما متعبتي وشي تواركني كمبرأي بالرسم زۆر سپاس بۆ باوکی ماکوان لە بازیانەوە لەگەڵمان ڕووی زۆر سپاس پێمان لەگەڵایە چین لای پەیوەندێکی دیکە کاکاروانمان لەگەڵایە لە کاکەڕۆمان لەگەڵایە فەرموو کاکەڕوان خوشبەرناڕووی لێکم زۆر سپاس بۆ کاکەڕوان وڵای کاکەەوە هەموو خەڵکێکە بەڕاستی ئەمە حکومەت نییە و گوناحە پێشی بڵێ حکومەت ئەی پێی بڵێ چی کاک تەنها ئیدارەیەکە لە هەولێر و ئیدارەیەکشە لە سلێمانی تر بەم حاڵەوە ڕۆ بەڕێ و ئەمە نە حکومەتە نە سیستەمە حیفی تیا بەسەر نییە کاکە ئێمە لەنەوەی کۆتایی سازای حکومەت مانگێ 50 کاکەڕوان کێ ئەم حکومەتەی دروست کردووە زەرەیان بێت یەکێدەن بە کاتێکیش قازانجیان بێت بەڵێ کاکەڕوان ئێتبەر ڕێزەکەم جا نازانم خەڵک لەیەکە هەڵە بەرپرسێکی پارتی بە کۆمەڵی ئیسلام و بە حیزبەکانی تر بە گۆڕان و وردە حیزبەکانی تر جۆدی کاکە ئێوە گلەی چی لە ئێمەکەن ئێمە میلەت دەنگی پێیان لە 1970 دەیەنین ئێوە 10 کورسی و 15 کورسی و 5 کورسیتانەیە بە پێی کورسەکانی خۆتان قسە بکەن ئێ ڕاستەکە کاکە خەتای میلەتە میلەت بە ئارەزەی خۆوانی هەڵ بژاردەتی گلەی چی لێکە کاکە کە تۆ جارێک مەڕۆ بۆ دەنگدان وەکو برادەرەی کەرگوو فەرمووی ئینتیخابات ئێمە ڕۆ بۆ دەنگدان یا کەسی کاکە دەنگات ئێمەدا تۆ سەودەگەی خۆ دەفرۆشی لە مەڵبەند و لە کۆمیتە و لە ناوچە و لە لخ و لەم لەولاوە بە فەردە پارێت بە کاردێکی 5,000 10,000 سەودی خەڵکە کڕی بە 200,000 بە 100,000 لە وەختاش ئەی کڕی هەتا 4 ساڵ بۆ خۆیانەی خۆت مبارەکیان دێت دەستیان خۆش بێ بەڕاستی هەر لە ئاخی ئەوەن بە عارزەی خۆیان درمێت گلەی چیەکە کاکە کارە کوا سیستەمە کووە سیستەمانێ لەم وڵاتە کاکە بۆ خۆیانەی خۆن زەرەریان بێت یەکێدەن خازانجیشیان بێت ئاوە ڤەگا بن بەڕێوە در خەڵک سپاس بۆ کاکەڕوان لە شارە زورۆ لەگەڵمانەوەی زۆر سپاس بۆ تۆ کاکەڕوان ئەچینە لای کاک ئەحمەد لە گوندی با بڵێن لە بازیانەوە فەرموو کاک ئەحمەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك أحمد. سپاسم کاکە دەربارەی ئەم حکومەتە وەڵی برا حکومەت نییە ئەی چییە کاک ئەحمەد برا وەڵی دوو کۆمپانیای مافیایە کۆمپانیاکە نەم لە کۆمپانیایکەنە لە هێتر حکومەتی چی یاڵێ کابرایەک بوو هەنێک گەنمی هەڵخست بوو وشک بێتەوە کۆمەڵێ مریش چوو بۆ سەری بەی کشە بۆی کشە ئەی تۆ ناو کشێوی نەوەڵایی تۆ ناو کشێوتی نەوەڵاوتی کەواتە بابی خۆن ئەمە لە حکومەتم ئەوە لە حکومەتم وەڵی برا هیچ حکومەت نییە ئارەزیان نێ بە پارتی و یەکێتی بە ماوەی 24 سەعات چاکیەکە ئەی بۆ چاکی ناکەن کاک ئەحمەد ئەگەر تۆ بێت وایە هەرەمی کوردستان لە هیچ دوو کۆمپانیایە ئەم دوو کۆمپانیا بۆچی بەڵێ بەڵێ کاک ئەحمەد بەڵێ ئەم دوو کۆمپانیا کوردیە بۆچی چاکی ناکەن کاک ئەحمەد ئەگەر ئەتوانن چاکی بکەن بەڵێ کاک ئەحمەد کاک ئەحمەد ئەم دوو کۆمپانیای کە تۆ باسیەکەن بێگومان ئەم دوو کۆمپانیا کوردیی کە جەنابەت باسیەکەیت بۆچی بارودۆخ هێرەمی کوردستان ناگۆڕن ناگۆڕم عارزەیتر ئاوا قازازیانە برا بەڵێ ئەوە قازازیانەوە ئەی خۆن و تەواوی بەخوا تا بۆ کەم ناکرد سێمەخوا وەکو چۆلەکە چۆ دەیانگری سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ کاک ئەحمەد لە بازیانەوە لەگەڵمانە بووی ئێستا دەچینە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵامان لەگەڵایە فەرموو کاک عەبدوڵڵا ئەو کافەت باش هەموو کاتێک کاک عەبدوڵڵا خۆشی و بەرنامەتانی دەکەم زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا بەڕێز بن بەڵا برا وەکو برایان بەفەر بوون
أو نك حكمة بنك فروان بوتا حكمة بنك خيران هالكا كوبو خويتي أبوان بوبنوي يجيش نوي باتي يجي زيادة الوانية خيران كان فوق كاتوا أوان بوي أو خيران شان مسكب الراسي وقت يوارد صوران أمد لا كنال لهين لا صيد هربو أجل أوهموا دعاتي أجل رويوبو واتالو أوهموا بزي كراوة زيادة ينقض منصودي لولا أجل أوهم برونالي هيك يعني هنا بلا لكاتي دعاتي عدالة لا يهموان بين بلا أمدا عدالة كي دبيو كي هيا همو دا كان نزل كنترول إخوان دا أمدا قد لا تدي أما صورة الراتي شباب عجابك هي أمدا أتصورة روزانة بمليات تدمير نو تروى طبعا نحاسي فرمان بجان تنادي سلبا أول سكار ما واكل دول أخيرين تفاضل أن دور روزي شرور طبعا كل شرور طبعا كل عبتيجي دا سلبا أول تنبا ملي حقيقة والله ما روزي هو مدرسي شو جيبه جيبكي ما قال بس ما قال كاك عبد الله شلون تواني نم همو حكمتي بنجا قيرانا براسي بنجان تدري وندري انا اخوان خارج سهر صار كذا بيني فاتي اجل صدى بدن جنيني كنت زغيت شورناتا لا يكسب معه طوال يا اخو رافرين يجي سلام فري هم بكان يكبر عند الجماهير يا اخو لا بكان ضربت يا الكوري كلكم رجل وكاد اخوات ووات ونود بوئو دائما نعم يبقوا ريما وذهيد ريما بان نتيجه الزماوات زور سپاس بۆ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە پیرەمەگرونەوە کە لەگەڵمانە بوویت و هەروەها دەچین لای پەیوەندێکی دیکە کاک بارزانمان لەگەڵا لە کاڵەکچیەوە فەرموو کاک بارزان ئێوارە باش برای بەڕێزەکەم هەموو کاتێک کاک بارزان برای بەڕێزەکەم من سەبارەت بە هەندێک وشەعڵێم وەکو هاوڵاتێک لە دەڤەری بادنیانە بەش بە حالی خۆمە کە ئەیبینم چ ڕوو ئەدا لە کوردستان بەگشتیە بە تایبەت لە دەڤەری بادنیانە من ئەڵێم بە قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ عەتێ جێبن نەقەش عەتێ بۆ ئەو مرۆڤەی نەقەش بینێ ئەمڕۆ کە یەکێتی و پارتی بمان ئەوێنەمان ئەوە 25 ساڵە نەقش بەسەر خەڵک و گەل و نیشتیمان کاک بارزان بۆ هەر باسی پارتیکەین ئەی حکومەت یاریمی کوردستان لە 5 حیزبی سەرەکی پێک نهاتووە ئەی با بم گوت ڕووی بکەمەوە بە کورتیە من ئەڵێم ئەوەی پارتی یەکێتی ئایان کرد هەتا ئێستا نەقشیان هێناوە بابم بە خەرکی کوردستان و باسی حیزبەکەی ترە ئەڵێم بە تایبەت کۆمەڵ و یەکگرتو و بزودنەوەی گۆڕانە پارتی یەکێتی بچ گونەحێکیان نییە وەکو من ڕای بەشی بە حالی خۆمە ئەوەی گونەحبارە ئەمڕۆ کە تاوانبار دەبێت لە ڕۆژی قیامەتە و لە بەرامبەر خەڵک و گەل و نیشتیمانە ئەوە یەکگرتو و کۆمەڵ و بزودنەوەی گۆڕانە بۆ کاک بارزان بۆ ئەمڕۆ کە ئێمە دەنگمان بە ئێوەداوە بەم سێ حیزبەداوە ئەم دوو دیکتاتوریەتە لە ناو بچێ ئەم سیستەمە سەقاتە سیستەمە مردووە لە ناوی ببن بەڵام هەر سێ حیزبەکەیە بێدەنگن و لە حکومەتا بەشدارن کێشەکەی ئێمە و گرفتەکەی ئێمە بەڵێ ئەو حکومەتە لە ناوبەرن بەچی لە ناو شەڕی براکوژی پێت وایە شتێکی باش بێ بۆ لە ناوبردنی حکومەت ئەزانەی برای بەڕێزەکەم تۆ پێی ئەڵێ حکومەت زۆر مخابن تۆ مرۆڤێکی سحوفی مرۆڤێکی ڕۆژنامەنووسی پێی ئەڵێ حکومەت کە ئەزانەی ئەسڵ و ئەساسی ئەم حکومەتە بوونی نییە کە دوو کەس چەند کەسانێک بە تقلید پەنجەی دەست داژمێرن کە حکومڕانی ئەم کوردستانە ئەکەن بەڵام سێ حیزبی تر خۆی کردووە بە شریکی وان گەندەل معنای ئەوە نییە گەندەل بەس وشەکەت دەگۆڕێکە دزە خۆی ئەسڵەکەی دزە کە ئێوە شریکی دزەکانن زۆر بەداخەوە بەس من بە خەڵک و بە نیشتیمان ئەڵێم نەزاخۆ حتا خانەکەین ئەڵێم بە خەڵکەکە با هەمومان پێکرا بە یەک دەنگ بە یەک هەولێست با ئەم حیزبانە بە کورتیە لە ناویان ببین نە ناویان ببین ڕاپەڕین بکەین بە چاک ڕاپەڕینێکە بکەین بە عەقڵی خۆمان بە دەنگەکانی خۆمان لەسەر سندوقەکان ئەمانە لە ناو بین ئەمانە ویان لێمان کردووە ئەگەر فریان خۆمان نەکەین وەڵڵاهی ڕۆژێک لە ڕۆژان تێ تورکیا ئێران عێراق لە هەموو وڵاتێکە دێن شاحیە و تێرەکانی خۆیان ئێنن بۆ کوردستان ئەڵێ ئێوەمان کردیەوە بە دایک و بە خوشک و بە برا و کەس و کارمان بەڵام ئەمڕۆ کە ئێمە دەبێت فریای خۆمانە بکەوین ئەو ڕۆژە ڕوونەدات ئەمانە لە ناو سپاس کاک بارزان ئێستا ژین لای کاک ئارام لە هەڵەبجەوە فەرموو کاک ئارام السلام علیکم عەلەیکوم ئەسەلام ورەحمەتوڵڵا دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کاک ئارام دەستخۆشی بەڕاستی ئەمە ناگام نابێت قەیران کاتێک قەیرانە بێت کە کەنەوە نەچێتە دەرەوە کاتێک قەیرانە بێت کە ژیانی خەڵک وردوو دەبێت و تاریکی ڕوانەک بەرە ڕۆشنایی ڕۆژی ناڕۆژێک پێنج حیزب کۆ بێتەوە ڕۆژێک دوو حیزب کۆ بێتەوە ڕۆژێک
حزب كوبته براسيم خلقها لجياني كل مرجعية أما الجيانية خلق من هم سيعتقين قالوا جيش اللي نبغى مشواك لو دود وزاد لا طبعي فيه بوجودي من تنبو خسخاني أما آية سكر دكان مانوان آية سكر دكان بدبنا وتكرن خلصي للفقيرين وجايين باش كاغارم كيم سكرداني دروس كردو كاغارم أصلا نزن كهرباء هي يعني دايم كهرباء فولة والله خلصي فقير وجال وكو كاغارم كيم زماني دروس كردو كاغارم كي حكومتي بيجيناوي كي حكومتي دروس كردو والله عم جيشي براك اللي كانوا كهرباء دوجان بدوجان كهرباء تو كهرباء شي بشر أنا الشان عوان وايا حكومة إخواني براسينا في نوسي حكومة أجر حكومة براسية باوشي ملتي بدم ملتي بلام ملتي شي شوساوي داما وكلاو أصلا كشوي مناجدي بله طبعا خوش من أمام جادو أمام جادو ليش نسبت السنوك دنا والثانية أتينا دين بله بلام سيرك كارلا هو الدنيا مالشي يسألوا باشي فيها مسدي كلنا مالشي يفتح موصل نيورس قال كلاوة كاغارم شي دي لسرت ورقات نوم عم يبوغر إنه إما التعوق وإما جنوت الوجوق وإما الشرك اللي هو دعشة بلام شياني إما هر بالروزانة بالأخوار وشيانها روزانة بالأسرة وانية مدنظم دسن يا مافيان كريستيانا قال موسى سپاس بۆ کاگەرم لە ئەڵەبجەوە لەگەڵمان بووی زۆر سپاس ئێستا چینە لای پەیوەندیەکی دیکە خاتوو فاتیمەمان لەگەڵایە لە شاری سلێمانیەوە فەرموو خاتوون بەداخەوە خاتوو فاتیمە پەیوەندیەکەی پشڕا بۆ هیوای بتوانێت دووبارە پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵێ کاک ئیسماعیلمان لەگەڵە لە سەی ساتقەوە فەرموو کاک ئیسماعیل زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل دەستخۆشی بەرنامەکەتان لێدا زۆر سپاس کاک ئیسماعیل گیان زۆر سپاس گیان ئەگەر پەیامەکەم بگەێنن فەرموو مەسەلەیە من لەسەرەمە حەزەکەم باسی بکات فەرموو کاک ئیسماعیل خەتای میلەتی تایە میلەتی ئێمە وایە پاشایەکە بێ وڵاتێکا حکومەکە سەیرەکان میلەتەکەی چاویلکەوی ناڵە وەڵای ئەم میلەتەی زۆرەکەیانەکانن تاقییان کەمە بەڵێ ئەڵە پردێکە بێت بابووین وەکو پردەکەی سێزار ئەو پردەیان لێک دێ بەڵێ پیاوی خۆیان نێوێتێ لە باجیان لێ پێن ڕۆژی دینارێ بەڵێ هاتیە لەم پردەوە پەڕیوە باجی لێ بکەن ئەو ڕۆژاوە باجی خۆیانیان و ئەڕۆن بۆ بەیانیاڵە بیکەم بە دوو دینار وەڵحاڵ تا تێز دینارە ڕوا باجیان ئەڵام جارە شەقێکی بۆ زیادکەن کە هەفتارەکەیان ئەوە شەقێکی بۆ زیادکەن بازان چییە بێ شەقەکە قبوڵەکەن ئەیدا بەردوو کاک ئیسماعیل ئێمە شەقێکمان بۆ زیاد کراوە تۆ کاک ئیسماعیل بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ بەرداوە بەڵێ بۆیان بە دوو شەق وەڵا دوو شەقەکەی ترجان سەرەیان بەرەکەوێ خەڵک ئەڵەتێ و گوزارە و ناڕەزاییەکاتن بۆ بەردەم ماڵی پاشا خزمەکارە توێڵێ جەنابی پاشا وەڵا خەڵک غیرەتی جوڵاوە هەستاوە بەڵێ ئەیجە چێتە دەرەوەڵە سپاس بۆخوا کە میلەتەکەم تۆزە غیرەتیە سپاس بۆخوا ئەچێ ئەڵێ چییە ژاوەزاو مەکەن و دوو مێنەکان بێنە پێشەوە ئەوانیش جوانیان ئەڵە چێتە پێشەوە ئەوان ئاچیتانە ئەڵێ ئێمە ئەوا باشمان لێکەن نەڵێ ئاگاداریەوە نەڵێ دوو شەقیشمان پێڵێن ئەڵە بەڵێ ئاگاداریەوەیسم ئیتەیە داوازاریتان چێڵێن وەڵا قوربان داوازاریمانەوەیە شەقوەشێنەکان زیادێ لەبەرەوەی زوو سەرەما بەرکەوەری وەمان هەیە کەینە نیوەڕە بەس میلەتی ئێمە زوایە بەڵێ زۆر سپاسانە زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل سپاس بۆ کاک ئیسماعیل کاک محەممەدمان لەگەڵە لە هەڵەبجەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد بەداخەوە پەیوەندیەکەی پچڕا بۆ هیوای بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڕێزان ئێستاش هەندێک لەو کۆمنتانە داخوێنینەوە ئاوات محەممەد دەڵێت لە بریەوەی یارمەتی هاوڵاتیان بدرێت لەم قەیرانە دروستکراوەدا هەوڵی بارگرانی زیاتری ژیانی هاوڵاتی دەدرێت مەولود محەممەد دەڵێت کەرتی تایبەت و کەرتی گشتی لەم هەرێمەدا تەنها ناوێکە لە واقعدا تەنها یەک کەرت بوونی هەیە ئەوش کەرتی حیزبیە بەڵێ سەرشین لای پەیوەندێکی دیکە کۆتا پەیوەندێک کاک عادلمان لەگەڵایە لە گەرمیانەوە فەرموو کاک عادل السلام عليكم
عليكم السلام ورحمة الله. کاکیان کاتتان باش. هەموو کاتێک کاک گەرمیە کاک عادل ببوورە. دەستخۆشی بەرنامەکەتان لێک. زۆر سپاس بۆ کاک عادل. وەڵی کاکە ئەم میلەتە شایانی لەوە خراپترە. بەڵێ. بۆچی کاک عادل بۆ شایانی لەوە خراپترە؟ وەڵی لەبەرەوەی کاک هەر خۆمانە مەڵمان بزاردوون. بەڵێ. ئێستا لەو دوو حیزبە خەڵکیانەیە مانگی 50,000 مەعاشەکەیدی بەڵام گەورەترین شەڕەکەن لەسەریان. بەڵێ. بەڵێ. لەبەرەوە من پێم وایە هەر شایانی ئەمەین خۆمان کردومانە. بەڵێ. سپاس بۆ کاک عادل لە گەرمیانەوە لەگەڵمانە بووی. زۆر سپاس. بەڕێزان سپاس بۆ ئێوە کە پەیوەندیتان کرد، سپاس بۆ ئێوە کە ڕێی خۆتان وت ئیتر لە ڕێگەی تۆری کۆمەڵاتی فەیسبوکەوە بێ یاخود لە ڕێگەی پەیوەندیکردنەوە بێ پێمان بەڕێزان هەموو هەینیەک کاتژمێر چواری ئێوارە لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی تۆی هاوڵاتی بەڕێزان بێگومان ئەم بەرنامەیە سەکۆی دەنگ و ڕەنگی هەموو هاوڵاتیەکە بەبێ جیاوازی بەڵام بەبێ تەشیرکردن ئێمە بێگومان لەگەڵ تەشیرانین و قبوڵی تەشیریش ناکەین. ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قبول فەرموون تا بەرنامەیەکی تر و بە یەک گەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ.